ئەوڕۆ بە سوپاسەوە جەنابی مامۆستا عەلی باپەر ئەمیری کۆمەڵی ئیسلامی سەردانی خامێتی قەزای سۆرانی کرد و لە دانیشتێکی تقریبەن سەعاتی پێکەوە وەزعی منتیقی پێکەوە باس کراوە و حاڵ و وەزعی منتیقەمان پرسی و شرۆڤمان کرد و کۆمەڵێک ئارامان لەسەر ئەو وەزعی ئیداری و وەزعی عام گۆڕیەوە بە تایبەتی سەردانی بەڕێزیان بۆ دەڤەرکە بووە مای دڵخۆشیمان و ئومێدوارین ئەو سەردانانە هەبن بۆی لێکنێزی بوونە و لێک تێگەیشتن زیاتر لە ئەنجامی دانیشتن و یەکتر دیتندا دێتە ئاراوە.